كاش كامل ما قلت الله يحسن. أول بيتك كل تقديرك أنت لو دنيا بطلة ده صار. ما مستوى. موكو قوتابخانەی لاڤینی بنەڕەتی کچان حەزمان کرد بەشدار بین لە ئەو لێ قەوماوانەی کە لە تورکیا و لە سووریا بەڕاستی ئەو کارە ساتانەی کە بەسەر تورکیا و سووریا داهات هەمومانی هەژاند هەمومانی گریان هەمومانی خەفەتبار کرد لە ماڵی خۆمان چکەم نێک خۆم دایکم زۆر پێ تێکچم زۆر کاری تێکردم وە بۆ ئەو شتەمان باس کرد لە مەکتەبێک گوتوانە قوتابیەکان چی حەز دەکا هاوکاربی هەر بە خۆش مامۆستاکانمان زیاتر هاوکارین چی حەز دەکا هاوکاربی بە پارچەیەک جلوبەرگ ئەگەر بکرێ لە ماڵێ زیادیشی هەبی بەشدار بیتن لەبەرەوەی شتەکە خێرەی گەورەیە لە بۆ هەموو لایەکمان وە بۆ هەموو قوتابیەکان حەزیان کرد بەشدار بن هەڵمەتێکمان ڕاگەیاند دوێنێ هەڵمەتەکە ئەوە بۆ هەر یەکێک پارچەیەکی زیاد لە ماڵێ بینی بەڵام ئەلحەمدوللا ئەمڕۆ پارچەیەکێک جار زۆر ئەشیامان بەدەست گەیشت هینامان بۆ ئێرکانە بە خۆشحاڵیەوە بە وەڵی زیاتر جلوبەرگا جلوبەرجی زستانەیە پێڵاوە ئەو شتانەی کە زۆر پێویستە لەو دەمەی جلوبەرگەکانە لە بۆ ئەو ڕۆڵانەی بەستە زمانانەی کە بێ ماڵ و حاڵ بووینە و لە سەرمان دەبینین کە زۆربیان بێ جلوبەرگن وەکو هاوکارێکی بچووک بە هاوکاری تقريبا قوتابخانة بكامل يعني قوتابخانة 700 طلبية هر همي بجدار بو اگر تنها بيك بلوزيش بي بجداري كرديا الحمد لله كياتي قوريا شمكا كان تنها قوتابيك مان بحزي كر بابي زور انكاري كرت ارزاقي هنا قلت حزدكم لاشياء كان صوبي تدا فرشي تدا بطاني تدا زلوبرغتشي زار زوري تدا لبو لقومان ناوی قوتابخانەکەم ناوینی بنەڕەتی کچانە سێ ئەوەم هیناوە قەمسەڵە لەگەڵ قاتێکی خۆم زۆر شتی دکەم هینایە لۆ هاوڵاتیەکانە ئەوان لەبەر بمەرەزە شتی ئەمانەی بەسەریان هاتووە ئێمەش دەبێت یارمەتیان بدەین. ئەو کەسانی کە زیانی بوومەلەرزیان پێکەوتووە هاتوین پۆشاک و جلوبەرگیان بۆ بەرین بۆ ئەوەی خۆیان بپارێزن لەو شتە ئێمە خۆمان بڕیارمان دابوو بێ مامۆستاکەمان پێمان بڵێن ئێمە ینی دەمانویست سپارە و شتیان بدەرێن بەڵام مامۆستاوتی دەبێت پۆشاک و شتیان بۆ بەرین وەڵا ئینشاڵڵا ئەوانەی بەشداریان نەکردووە هیوادارین ئەوانش بەشداری بکەین قوتابخانەکەی ئێمە ١٠٠ بەشداریان نەکردووە ئەوەکانی تر هەمووان بەشداریان کردووە.